شاڵاوی تعریبکردن لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنجێنی؟ چارەسەرکردنی ئەم بارودۆخە و ئەم گوزەرانە و بە سەراتانەی ئمڕۆ لە ناوچەکانی دووسخورمات و کەرکووک و ناوچەداڕێنراوەکان ڕۆدا پێش هەموو شتێک خستنەوەی نێوماڵی کوردی ڕێکەوتنەی لایەن و حزبە سیاسیەکان و ئامانجەکانی خۆیان نەخەنە پێش مەسلەحەتی گەلەوە. ئەو تعریبکردنەی کە دەکرێتن لەو سنوورانەی دەرەوە و مادەی سەتولسول ئەوانە پێم باشە وڵا چۆن عەرەبی یەکگرتووە کوردیش ئاوا یەکگرتوو بیتن بۆ ئەوەی کە کەس نەتوانی زەفەرمان پێ با کەس نەتوانی کە تعریبمان بکە. ئێمە هەی ساڵە ژێردەستەی بوونە ژێردەستەی وڵاتانی تر ژێردەستەی وڵاتی خۆشمان کە ئەوە فەرق و فورقمان پێکرایە بەشمان خوراوە عەقمان خوراوە کە بۆ ئەوەی کە ئێمە کوردین ئێمەش نەتەوەی چین ئێمەش مافمان هەیە ئێمەش دەمانەیە بژین ئێمەش دەمانەیە خاوەن وڵات و دەستەڵات و پێگەی خۆمان بین بەڵام ئەوەیە ئێمەش چۆن عەرەب هەمووی یەکگرتووە ئێمەش دەمانەیە کورد هەمووی بە یەک دەنگ یەکگرتوو بیتن. کەرکووک شارێکی کوردیە هەرگیز نابێتە عەرەب ئەبێ هەوڵی بۆ بدەین خۆمان بۆمان دووکەین هەموو شتێکی لە پێناوەکەین کە تەسلیمی عەرەبی ناکەین. من وەکو گەنجێک وەکو خۆبەخشێک هەموو شتێکی بۆ ئەەکەم. من وەکو هاوڵاتێکی کوردستان لەبەرەوەی ئەمڕۆ زرۆفێک نالەبار دروست بووە لە وڵاتەکەمانە داوا لە هەموو لایەنەکان و لە هەموو حیزبەکان دەکەم یەکهەڵوێست بن بەرامبەر ئەو موقیفەی کە ئەمڕۆ لە کەرکووک ڕووی داوە بە یەکهەڵوێستی و یەکڕێزی بۆ ئەوەی بتوانین دەربازمان بێ لەم زرۆفە نالەبارە داوا لە هەموو حیزب و لایەنەکان و هاوڵاتی دەکەم بۆ ئەوەی ڕزگارمان بێت تکاتان لێ یەکەم یەکهەڵوێست و یەکدەنگ بن. ڕاستێکی زۆر ناخۆشە کە ئێستا ئەوە قەوماوە لە خورماتۆ و هەرەوە کەرکووک و ناوچە کوردستانیەکان دەبێ ئێمە یەکدەنگ بۆین وەکی هەموو دنیا.